بەڵێ دەچینە یەکەمی بەرنامەکەمان فەڕەنگی زاراوی ژمێریانی کە لە نووسین و وەرگێڕانی تاژان محەممەد نووریە ئامانج لەم فەرهەنگە ئەوەیە کە هەندێک لە زاراوەکانی کە تایبەتن بە ژمێریاری بتوانرێ بگەێنرێ بۆ کەسانی کە لە بواری ژمێریاریدا کار دەکەن جا لە هەر شوێنێک بێت لە کۆمپانیاکان بێت یاخود لە فەرمانگەکان بێت و هەروە بۆ خوێندکارانی کە لە بواری ژمێریانیدا دەخوێنن. ئێمە لەسەر ئەم بابەتە و قسە و باسی زیاتر لەسەر ئەم فەڕەنگە و چۆنێتی دانانی ئەم فەرهەنگە و لە چەند وشە پێک هاتۆ و ئایا ئەم بیرۆکەی لەکوێ هاتۆ و قسە و باسەکانمان لەگەڵ میوانەکەمان تاژان محەممەد ماستەر لە ژمێریاری دەکەین کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لامان وێنە. تاژان خان سڵاو لە ببیانیت باش مەمنونم. سڵاوم هەیە بۆ ستافی کورسات و بۆ بینەران. زۆر سپاس تاژان خانجا بە هەر لەوە دەست پێ بکەین. بیرۆکەی ئەمە چۆن بۆ هات چۆن بڕیاری ئەوەدا گرنگی ئەم فەرهەنگە لە چیدایە؟ بیرۆکەکەی ڕاستیەکەی لە پرسیارکردنی خوێندکارەکانمەوە هات. لە کاتێکا کە دەرزم شەرحەکرد پرسیاریانە کرد مامۆستا بۆ نمونە ئەسێت چییە؟ ئەسێت کەلیمەیەکە لە ژمێریاریا هەیە بە معنای مەوجوداتێ بە معنای بۆ نمونە ئەو شتانی کە کۆمپانیایەکەیەتی. پرسیاریانە کرد مامۆستا بۆ نمونە قرتاسیە چییە؟ مامۆستا ئەوە چییە؟ تۆ ناتوانانی دەرزەکە هەمووی بە کاملی تەنها تەرجومە بکەی ئەبێت تۆ زانستەکە بێ بە خوێندکار. بۆیە منیش بیرم لەوە کردەوە وتم با فەرهەنگێک دروست بکەم مادەم من باگراوندێکی ئینگلیزی باشم هەیە و ئەتوانم تەرجومە بکەم وتم با خوێندکار ئیسیفادە لەم فەرهەنگە بکات لە جاتی ئەوەی کە لە کاتی دەرزە ئەو خەیاڵ لای ئەوە بە کەلیماتەکان یعنی چی تەرکیز بخاتە سەر مەفهومی زانستەکە. بە خۆشحاڵیشەوە خوێندکارەکان زۆر ئیسیفادەیان لێ کردووە فیدباکی زۆر باشم وەرگرتەوە لەسەری هەروەها بۆ ئەو فێرخوازانی کە لە بواری ژمێریاری شائیشەکان زۆر کەس پێیوتم کە ئیسیفادی لێ کردووە چونکە زۆر مستەڵەحات هەیە ئێمە نابێت تەرجومەی حرفی بۆ بکەین ئەبێت تەرجومەیەکی زانستی بۆ بکەین لە ژمێریاریە. بەڵێ تاژان خان جەنابێت ماستەرەکە لە وڵاتی بەریتانیا بەدەست هەل لە بواری ئابووریە لە بواری ژمێریاری چۆن ئەم بابەتانە یعنی هەز ناکەی ئەمە درەنگ بووە بۆ ئەم کتێبە و بۆ ئەم زاراوانە کە ئێستا هەرچەند هەر باشە ینی کە ئێستا شەرکراوە بەڵام هەز ناکەی کە درەنگ بێت لە بابەتێکی ئاوایە کە ئێستا چاپ بکرێت و ئێمە چەنەها خوێندکار و چەنەها دەرچوومان هەیە لە بوارەکانی ژمێریاری و کە پەیوەستن بەم موشانەوە یاخود بەم موشە سازیانەوە کە ڕەنگە هەنێ وشەی هەر هەڵە پێوترابێ فێر بوو بێ چۆن پێشتر ئەم بیرۆکەی و نەبوو کە جەنابێ خۆت هەم مامۆستا بووی و هەم لە دەروی وڵات خوێندوتەوە هەم وەکو خۆشەوتە شارزایەکی باشی زمانی ئینگلیزی. بەڵێ پێشتر وانەکانمان بە عەرەبی بوو بەڵام ئێستا لە زانکۆ ئەهلەکان و لە حکوومەکان وانەکان زۆربەی بۆ بە ئینگلیزی بۆیە منیش بیرم لەوە کردەوەتم با ڕەبتێ بکەم لە بینی زمانی ئینگلیزی کە زمانی علما لەگەڵ زمانی کوردی شیرینی خۆمان زۆربەی کتێب هەیە بە عەرەبیە بەڵام ئەم جیلە بمانێەوە نەمانەوێت کە من بە خوێندکارەکانمە ئەزانم لە زمانی عەرەبیا زۆر باش نین بۆیە من حەزم کرد ڕەبتەکە لە بینی زمانە ڕئیسیەکە و زمانەکەی خۆمانە بێ و پێشتریش تەرجمە کراوە بەڵام من چەند کتێب لە زۆر هەڵەیتیایە ینی لە تەرجمەکانە تەرجمەی حرفی کراوە و من ئیستیغلالی ئەوەشم کرد کە لە بریتانیا خوێنومە ئەم کتێبم بەکارهێناوە ئۆکسفۆرد دیکشنەری بۆ ئەکاونتین ئەمە لەوێ کڕیومە لەسەر ئەساسی ئەمە ڕۆیشتوم بەڕاستی زۆر ئیسیفادەم لەکرێت چونکە ئەمە علمیە دوایین بڵین هەموو ئەوانەی کە لەنەوە ئەمە علمی 100% علمی 100% و تەرجمەی حرفیتیانە باشە خاات و تاشان لە چەند وشە پێک هاتووە ئەم تقریبا ئەتوانم بڵێم سەوشەیەکە ئەو زیاتر تەرکیزم خسۆتە سەر ئەو وشانی کە خوێندکار لە مەرحەلەیەکەوە هەتا مەرحەلە 4 بەکاری ئێنە لە دەرزەکانە چکە خۆم وانەکانم وتۆ لە مەرحەلەیەک و تا مەرحەلە 4 زۆربەی وانەکانم وتۆ ئەزانم چ وشەیەک بەکارهێندێ و هەروەها لە مەجای ئیشکردنیشە بۆ نمونە ئێمە لە ژمێریاریە کەلیمەی دێبت و کرێدتمان هەیە واتە بە معنای وامدەر و وامدار یاخود پێدەر و وەرگر ئەمە لە مەجای عملیە یەکسەر محاسبیەتەوە بەردەمی ئەم کەلیمەیە بۆیە من یعنی تەرکیزم خسۆتە سەر ئەو کەلیماتانی کە زیاتر بەکارهێندێت چ لە مەجای ئەکادمی چ لە مەجای عملیە. تاژە خەم بەڵام هەندێک وشە هەیە مڕادیفی هەیە بۆنمونە زیاد لە مانایەک لە خۆی دەگرێت لەم فەڕەگەدا ئاماژەتان بۆیەوە کە ئەم وشەیە بەم مانایە و بەم مانایەش دێت. بەڵێ ئاماژەم پێیەوە. باشە
کەواتە تاژاخانە و فەڕەنگە بە ڕێزت ئاماژت پێدا کە من سوودم لێبینیەوە کە لە وڵاتی بەریتانیا کردوانە کەواتە و ئینگلیزی کە لەم فەڕەنگەدا بەکاراتووە ئینگلیزی بەریتانیا بەکارتانێ ناوشەکانی یاخود ئەمریکی ئەو کەلیماتانە ئەتوانین بڵێن زیاتر بریتانی و ئەمریکی ژەگرێتەوە چونکە ئێستا بۆ منە کەلیمەیەکمان هەیە گاپ Generally Accepted Accounting Principle مبادئ المعروفة عالميا للمحاسبة أما لأمريكا بكارهن بلام ليرشا وجودي هي يعني أم كلمة مشتركة بله بو عددك كم تشاب كردو تاجان خان يعني صد عدد بس بو أم برهمة بو أم كتابة بو هم بو زانكو بو هم بو خلقيش لدروا استفادة لها خوي كلمة بلام عددك زورا لا عددي تشاب كردنا كيلا عددي تشاب كردنا كي زيادة من كردو أي أو لبدايته بله لبدايته تمام بزانين شونه بزانين فروشتنيها بزانين كلمة بله تشابية كميتي شلون بو والله باش بو لأخوة بزيادة أما إسا وازل خوانكار بيني كيسلا زانكو أخوانت أم كتابة اللي أتبع أساني دست بي لدروا أتواني أم كتابة دست بي كيغا غير خوانكار نبيتو لبواري جميرياري ومحاسبة ومعنى إيش بقى؟ بله أكيدي چەند گروپێکمان هەیە لە واتسئاپ و لە فەیسبووکە زۆربەی ژمێریارانی تا جەماعەتی سندیکای ژمێریاران و وردبیران گروپێکیان هەیە زۆربەی وردبین و ژمێریارەکانی تا کە لەوێشەوە من وەکو چۆنەڵی دیعایەکم بۆ کردووە زۆر کەس ئیستیفادەی لە کردو بەڕاستی چکە فیدباکی باشم بۆ هاتۆتەوە باشە تاژان خان بیرتان لەوە نەکردێتەوە ڕەنگە زوو بێ بۆ ئەم پرسیارەش بەڵام من چەندین جان ئەپم بەرچاو کەوتووە کە بەڵێن بۆ فەرهەنگەکان بۆ یاخود بتوانین تەرجمەی زمانەکانی تری پێ بکەین بیرتان لەوە نەکرێتە ئەم وشانە بۆی هەر بمێنێت و هەموو کەسێکی ژۆک و کۆسار ئاماژەی پیاکەتەنا خوێنکاران نەبن سوودی لێ ببینن هەموو کەسێک کە من ئێستا ویستم بەکاری بێنم مۆبایلەکەم دەربێن و بە ئاپێک هەبێ بیرتانەوە نەکرێتەوە بیکەن بە ئاپلیکیشنێک وەڵاهی بیرم لێ کردوتەوە بەس لەوانەیە ئەوە کاتی فکرێکی جوانە فکرێکی جوانە بەس یعنی کاتی ئەوێ ئەوە بەڕاستی من ئێستا ڕاستەکەی خەریکی کتێبێکی ترم بنەماکانی ژمێریاری دارایی بۆ ئاستی سەرەتا بە ئینگلیزی و بە کوردی زیاتر مەشغوڵی ئەوەم بەڵام ئەوەش جەنابەت بیرم لێ کردوتەوە و ئیتر ئیشەڵا لە مستەقبەلا بەسپاسی ساناب بەئەکیدی بیرۆکەی ئەو بووە باشە تاژان خان يعني ئێستا جەنابەت ئەم وشانە ڕێک ترجمەی حرفی و کردووە نییە بۆ نا ترجمەی حرفی نا ترجمەی زانستی بەڵێ يعني ئەم وشانە صرف کوردین کوردیەکەی زۆر کەلیمەمان هەیە صرف کوردیمان نییە بەداخەوە ئێستا مەسەلەن شتێکمان هەیە دیسکلۆژەر شەفافیەت زۆر گەڕام یعنی ئەو کەلیمەیە زۆر يعني ناتوانم بڵێم کوردیە پەتیەکەی هێناوە هەروکو خۆی دامناوەتەوە شەفافیەت گرفت دروست ناکات لەو حاڵەتەیە کە تۆ هەندێک وشە صرف کوردی و هەنێکی بە تەرجمەکە داوناوەتەوە گرفت بۆ خوێندکار دروست ناکات لەو حاڵەتەیە ئەو کاتە بۆی شەرحەکەی ئەڵی مەسەلەن مەسەلەی شەفافیەت چییە مەسەلەی ڕوونیە بەرچاو ڕوونیە ئەبێن مەجبوری ئەو کاتە شەرحیکەی ئەو شەفافیارە ڕوونیە نییە ئەڵەن ڕوونی نییە گەڕام بە دوایە لە چەند دکتۆرێکم پرسی خۆشم سێرچم بۆ کرد ئەڵێن ئەوە نییە يعني ئەو کەلیمەیە کاریگەری زمانی تر هەیە لەسەر زمانی کوردی لە ژمێریاریەوە ئەمە گرفتی بۆ دروست نەکردون تاژان خان لەو کاتی کە با بڵێنە فەڕەنگەتان دروست دەکرد چەندین وشە و زاراوی تر هەیە لە ناو زمانی کوردیدا بەڵێ گرفتی بۆ دروست کردن سوتان نبینی لەو کتێبانەی کە با بڵێن کۆسارتنی صرف کوردی ئەو کتێبە هەندێک کتێبانەیە ڕێگمانە کوردەکەی بە تەواوەتی سوتان لەوانە ئەبینی بۆی بەتەکیید زۆر سەرچاوم بەکارهێناوە حتا لە پشتی کتێبەکە ئاماژەم پێ کردووە بەڵێ زۆر گەڕاوم بە دوای کەلیماتەکانە ئیتر بە هیوام سوودی هەبێت باشە تاژان خان بەڵێ ئەم کتێبانە جەنابەت بە پێوەی کە جەنابەت خۆت مامۆستای و ئەزمونێکی دوور و درێژەیە لەم وارە ئەم کتێبانە تا چەند سوود ئەگەیەنێ بە خوێندکار بە دەرەجەی یەک دوو هەمیش بەو کەسانەی کە بە زانستی ئەم بابەتیان نەخوێنوە هەنێک کەسمان هەیە کە لە کۆمپانیا و لە شوێنە تایبەتەکانە کارەکەن ڕەنگە بە زانستی نەخوێنەوە بەس ئەزمموی ئیشکردنی هەیە تا چەند سوودە بەخشێ بەو کەسانە بۆ خوێندکار بە دەرەجەی یەک زۆر ئیسیفادەی لێ ئەکا وەکو وتم مامۆستا کە ئەچێتە ژووری عیلمەکە ئایا بە تەلەبە ناکرێتەوە هەموو دەرزێ بکەی بە تەرجومە تەلەبەکە ئەم کتێبەی لابێ کۆمەڵی کەلیماتی بینی بێ
ئەزانێت کە مامۆستا باسچەکە مەسەلەن ئێمە هاوکێشێکمان هەیە لە ژمێراری ئەڵێن مەوجودات یەکسانە بە مەطلوبات زائیدەن ڕەئسمال تەلەبە ئەمانەی بینیوە یعنی من کە بە ئینگلیزیەکەی ئەیڵێمەوە مەسەلەن ئەسێت یەکسانە بە لایبڵتی زائیدەن کەپیتاڵ تەلەبە کە بزانێ ئەسێت چییە و لایبڵتی چییە یەکسەر مەفهومەکە وەرەگرێ یعنی تۆ دانانیشی سەعاتێ بۆی تەرجومەکەی ئەگەر کەلیمەیە شتێ تێنەگەیشت بێ ئەتوانی بۆی شەرحکەی لەو ناحیەوە تەلەبە زۆر ئیسیفادەی لە ئەکات چکە وەکو وتم ئەسە دەرزەکانی شەوەی بە ئینگلیزیە لە زانکۆ حکومی و ئەهلەکان ئەمە بۆ ئەوەشی کە لە مەجای عملیە ئیشەکات مثلا وەکو وتم مەدین و دائینیەتە بەردەمی ئەسە لە کتێبەکەی منە هەیە هەندێ مصطلحات مثلا سجلی ئوستازە دەفتەری یومیەیە ئەمانە دەفتەری ڕۆژانە دەفتەری لیدەر ئەمانە هەمووی تەرجمە کردووە ئەوانی کە لە مەجالەکە ئیشەکەن کێتە بەردەمیان ئەزانن چی ئەمانە وەکو خوێنکارە ئەوانی کە بوون لە فەرمانگەکان یاخود لە کۆمپانیەکان لە بواری ژمێریاریا کردەکەن دەتوانن سوود لەم فەرهەنگە ببینن بەتەکید چونکە ئەو وەصل و ئەو قەوائیمانیەتە بەردەمیان هەموو کەلیماتەکانی لەم فەرهەنگە مەوجودە تاژاخان تەنها سەد وشەی ژمێریاری هێوە بەڕێستان سەد وشەتان تەرجمە کردووە یاخود وشەی تریش هەیە بەتەکیدی وشەی ترمان زۆرە بەڵام وەکو وتم لەم 4 ساڵەی کە من هەدەفی ڕئیسیم خوێندکار بوو کە ئەم فەرهەنگم دەرکرد لەو 4 ساڵی تەلەبە دەرزەکانی ژمێریاری کە خوێنێ مەسەلەن ئەمە محاسبەی تەکالیفە محاسبەی متەوەستەیە مەبادئی محاسبەیە ئەمانە کە محاسبەی شەریکاتە کە ئەی خوێنن ئەم کەلیماتانە زیاترێتە بەردەمیان یعنی دووبارە ئەبێتەوە منیش بۆیە یعنی تقریبا لەو ڕێنجەیە تەرجمەم کردووە بۆ ئەوەی بۆ تەلەبە ئاسان بێ بەڵام کەلیماتی تریشمان زۆرە معقەدە زۆر بەکار نایە یعنی تەلەبە ئەگەر خۆی بیەوێ لە مەجالەکە قوڵ بێتەوە ئەو کاتە ئەتوانێت مەسەلەن ئەو کەلیماتە قورسانە بەکاربێنە تاژان خان هیچ وشەیەک هەبووە کە بە ئینگلیزەکەی ئێمە بە غەڵەت بەکارمان هێنابێت و واتایەکی تری هەبوو بەس بە واتایەکی تر هات بێتە ناومان و هەر بۆ واتایش ڕۆشت بێ بەڵێ ئێستا بۆ منە کەلیمەیەکمان هەیە بن هەر لە زمنی ژمێریاریا باسیکەم گودوێل تۆ ئەگەر تەرجمەیەکی یعنی توانای باش بەڵام لە ژمێریاریا بە معنای شهرەت المەحەلیە واتە ناوبانگی دوکانێک ئەمە زۆر فەرقی هەیە یاخود بۆ لە ڕووی واتاییەوە کەلیمەیەک ترمان هەیە کۆڵ یعنی تەلەفۆنکردن بەڵام لە ژمێریاریا کۆڵ بە معنای داواکردنەوەی قەرزیەت مثلا کەلیمێکمان هەیە ستیشنەری ئەوە ئێستاش پێکەنینم یە کە بیرم ئەکرێتەوە بە خوێندکارەکانم وتم یعنی چی ستیشنەری وتیان مامۆستا یعنی محەتە بەڵام خۆی ستیشنەری یعنی قرتاسیە یعنی پەراوگە وتم محەتە لەکوێ و پەراوگە لەکوێ تێگەشتم تاژاخان باشە سانە تۆ ئینگلیزیەکە و باشتر ئەمە چۆن نایی ئەخوێنرێتەوە بۆی بکەین بە پرسیارێک لە تاژان خان مۆنیتەر ئەمە ئێمە بە پارە هەر وتمانەمەنی ینی لە ناو خەڵکیشە ئێستا ئەم وشەیە فەرق ناکە ینی ئەمە یەکێک نییە لە وشانی کە بە غەڵەت هاتبێتە ناو ئێمەوە مۆنیتەری مەجای پارە زیاتر ئەگرێتەوە ینی ئەو شتانی کە ڕبتیان بە پارەوە هەیە ینی خودی پارەکە نییە خودی پارەکە نیە مەجالەکەی زیاتر ئەگرێت بەڵام لە مەجای میدیاشە ئەو وشە هەیە کۆسار لای ئێمە بۆم نەکە بەکاری دێنین مۆنیتەری واتە ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی با بڵین لەسەر شاشە ئەڕوات لە بابەتەکانی سیجی ئەو مۆنیتەری بەس ئەمە جیاوازە لەوە مەبەسم لەوەیە یعنی وشە هەنێک جار ئێمە ڕەنگە معناکەی بە شتێکی تر تێگەشت بێتین و بۆ شتێکی تر بەکاری بێنین لەم کتێبێ هەوڵەدا و ئەمانە ڕاست بکەیتەوە بەتەکیدی باش ئێستا جەنابێ هەر قسەیە کە ئەکەیت کە هەر وشەیەکەڵی عەرەبیەکەشی لەگەڵ ئاڵیت دیقەتم مای هەر چەند وشەیەکە بەکارێنە هەم ئینگلیزیەکە هەم عەرەبیەکە و ئەنجە کوردیەکەی ئەگەر بە تورکیش پێ دەڵێم نە بە قوربانە من لە ئینگلیزیەکە خۆم وەزعم باش نییە هەوڵە نییەوە ینی بۆن عربیەکەشە نەنووسیتە کە تۆ هەر ئەم ئیشە هەر کردووە هەر هەستایی بەم ئەم خزمەتەکە بیکەی بۆ عربیەکەشە نەنووسی کە لە وڵاتێکی ئێمە توانین لە عێراق ئاژین کە زمانی عربیەکێکە لە زمانە گرنگەکان کابێ بیزانین بەڵێ ڕاستێکی کتێب هەیە لەسەر تەرجمەی عەربی بۆ کوردی بەڵام چووکە من زمانی خۆم نیە حەزم لێ نەکرد خۆمی لێ بەم بەڕاستی یعنی لەوانەیە من ڕاستە عەربیەکەم باشە بەڵام احتیمالە لە هەندێک شتا غەڵەت بکەم بەعزە کەلیماتی سپێڵینەکەی غەڵەت بکەم بۆیە بەڕاستی ینی خۆمم لێ نایە بەکارم نەهێنا ینی
گرنگە یا گرنگ نیە ئەمە لەوەی خۆی گرنگە بەڵێ گرنگە بەڵێ بەتەکیدی باش بەتەکیدی بەڵێ تاژاخان لە پێشتردا لەم جۆرە فەرهەنگانە کراوە بەڵێ کراوە بەڵام ئەوەی سیرم کردبێت چەند هەڵەیەکی تیا بووە یعنی حەز ناکەم نە ناوی کتێبەکان بێنم نە ئەوەش بڵێم هەڵەکان چییە بەڵام دیقەتم ماوەچکە بۆ ئەم فەرهەنگی خۆشم بەکارم هێناونەتەوە بەڵام هەڵی زۆرتیایە لە تەرجمەکردنە بەعزە کەلیماتێ زۆر دوورە لەوەی کە تەرجمە کراوە سوودتان دەبینی لەو فەرهەنگانەی تر من سوودم لێ بینیوە بەعام سیرم کردووە ئەو محاولەشم کردو ئەو هەڵانە نەکەم کە لەو کتێبانە هەبووە دووباری نەکەمەوە بەتەمای لە ئایندە ئەمە فراوانتر و دەوڵەمەندتری بکەین ئیشەڵڵا بەتەمام و ئێستاش خەریکی کتێبی بنەماکانی ژمێریاریم بۆ ئاستی سەرەتاکەوتم بە کوردی و بە ئینگلیزیە تقریبا لە سا 50 تاوا کرد ئەوش هەر بۆ خزمەتی خوێندکار ئەیکەم بەرنامەیە ئیشەڵڵا سپاس بۆ مامۆستا تاژان محەممەد نووری کە خاوەنی ماستەر لە ژمێریاری لە وڵاتی بەریتانیا و ئەم فەرهەنگە جوانەی چاپ کرد و بڵاوی کرد زۆر سپاس بۆ جەنابیشتان مەمنونم. سپاس بۆ